هەر سەبارەت بە گرنگجی پرۆسەکە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز سۆران خەڵەف شۆفەکاری سیاسیمان کردو پێکۆ گفتوگوی زیاترەکەین لەو بارەیەوە. بەڕێز سۆران خەڵەف بەخێر بێن. زۆر سپاس. ئەمڕۆ پرۆسەیەکی گرنگ بەڕێوەچێت لەیلازانە لە باشووری کوردستانەوە ئەڵێت لە ساڵی 2013 سەرۆک بارزانی دەست پێشخەری کردووە بۆ ئەم پرۆسەیە. ڕۆڵی سەرۆک بارزانی چی بووە و هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردیش بەگشتی؟ هەڵبەت بەیانیەوە باش، بەیانی بینەران و بیسەرانی کورسان و سوار باش. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بە نسبەت گەلی تورک و گەلی تورک لە کورد لە تورکیا. ئەگەر دوێنێ هەنگاوەکان بە هەواڵی یان بە قسەکردن بووە لەسەر پرۆسەی ئاشتی و بە پراکتیکەکردنی پرۆسەی ئاشتی، ئەمڕۆ میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەلی تورکیا بە کورد و تورکەوە چاو هەڵدێنن بە پرۆسەی بە پراکتیکەکردنی پرۆسەی ئاشتی لە تەواوی ناوچەکە بە تایبەت وڵاتی تورکیا ئەبینن کە هێزێکی نزیکەی نیو سەدە خەبات کە هێزە چەکدارەکانی پەکەکە ئەبینن لە شاخەکانی قەندیل و ناوچە جیاجاکانەوە هەواڵی پرۆسەی ئاشتی بەکردەیی ئەبین و دەیدەن بە گوێی جیهانە. ئەمە هەنگاوێکی گرنگە. ئەم هەنگاوە ڕەگ و ڕیشەی داکوتاوەکە ئەمڕۆ دوێنێ نییە کە کاری لەسەر کرابێت. ئێمە زانین پرۆسەی ئاشتی لە تورکیا چەند هەنگاوێکی بڕیوە و لەسەر دەستی سەرۆک بارزانی کە هەوڵێکی جددی داوە هەم دانیشتن لەگەڵ گەلی تورک و سەرکردایەتی سیاسی و حکومی گەلی تورک و لەگەڵ پەکەکە هەنگاوی گەورەی بۆ ناوکاری لەسەر کردو. ئێمە زانین ئەم قۆناغانە لە تاریخی گەلی تورکیا چەندین قۆناغی بڕیوە پرۆسەی ئاشتی، بەڵام بە ئەنجام نەگەیشتووە. بۆ نمونە لە ساڵی 1993 ئەو کات تورک ئۆزاڵ سەرۆک کۆماری تورکیای هەنگاوی بۆ ناوە. دوجار لە ساڵ 1996 نەجمەدین ئەربەکان کە سەرۆک وەزیرانی تورکیا بووە هەنگاوی گەورەی بۆ ناوە، بەڵام دوجار لە ڕێگەی ئاکپارتی و جەنابی سەرۆک بارزانی ئەو هەنگاوە گەورە ئەندرێ لە 2013 بۆ 2015 کاری لەسەر ئەکرێ. پرۆسەی ئاشتی قۆناغی گەورە ئەبڕێ لە هەڵبژاردنەکانە گەلی کورد و گەلی تورک پێکەوە لە ناوچەکانی کوردستان و شارەکانی کوردستانە دەست لە ناو دەستی یەک بۆ ئەم کارە پیرۆزە هەنگاوی گەورە ئەنێن. ئێمە ئەزانین پرۆسەی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە وڵاتێکی وەکو تورکیا کە ئەندامی ناتۆیە و هێزێکی چەکداری وەکو پەکەکە کە داوای مافی گەلی کوورد دەکات لە ڕێگەی چەکداریەوە دوور لە پرۆسەی ئاشتی یان پرۆسەی دیموکراسی دیزەکردنی ڕێگەکانی بەدەستێنانی مافی گەلەکەی. سەرۆک بارزانی و حکومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی کارایان بینی لە ئەو نێوەنگێریە و ئێمە دەزانین کە تەئسیرات و ڕۆڵی سەرۆک بارزانی هەم لە باکووری کوردستان و لە ناو گەلی تورکا ڕۆڵێکی ئەرێنیە. بۆیە تەمەنا ئەکەین ئەمڕۆ ئەو ڕۆڵە مێژوویە و ئەو هەنگاوە گەورە لە پرۆسەی ئاشتی هەنگاوێکی گەورە وانراوە کە ئەمڕۆ ئەیبینین گەلانی دنیا چاوەڕێیانەوە. ئەم بابەتە بابەتێکی مێژوویە، مێژووی سیاسیە. ئەبینین لە تەواوی دنیا ئەمڕۆ چاوەکان لەسەر قەندیل و لەسەر ڕاپەڕین و لەسەر ئەو پرۆسەیە کە هەنگاوی یەکەمەنرێت. ڕەهەندێکی دیکەی ئەم بابەتە تەنها پرۆسەی ئاشتی نییە، هەڵبەت لێککەوتەی دیکەی هەیە، تەنهاوە نییە چەکەکانیان دابنێن، هەر لەوێدا گەلی کورد چەکەکانیش لە ناو ئەبات. ئەمە بابەتێکی زۆر زۆر ڕەهەندەوە دەتوانین شرۆڤەکارانی دنیا کار لەسەر ئەوە بکەن کە گەلی کورد لە ڕێگەی هەنگاونان بۆ پرۆسەی دیموکراسیکردن و پرۆسەی چەکدانان هەنگاوێکی گرنگە. ئەوەی کە ڕێبەری زیندانی کراوی پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان لە دوای یەکەم پەیامەکانیەوە لە زیندانەوە لە ئەم پرۆسەیە کە دەستی پێکرد داوای لە شاندەکان کرد کە سەردانی سەرۆک بارزانی کەن، ئەمە ناگەڕێتەوە بۆ دەرکردنی ئۆجەلان بەوەی کە ئەم هەنگاوە هەنگاوێکی کردەیی بووە کە سەرۆک بارزانی دەستی پێکردەوە بۆیە دەبێت ڕاوێژی لەگەڵ بکرێتەوە جارێکی تر. ئێمە زانین ئۆجەلان پیاوێکی سیاسی قوڵە و جگەلەوەی سیاسیە نووسەرێکی باش و شارەزایەکی باشی هەیە لە سیاسەتکردن و ئەو لە کونجی زیندانەکانەوە کار لەسەرەوە کات کە بتوانێت ئەو ڕۆڵە بگێڕێت کە پرۆسەی ئاشتەوایی لە ناو پەکەکە و سەرکردایەتی سیاسی پەکەکە لە ڕێگەی پەیامەکانی ئەوەوە و گەیشتن بە ئۆجەلان و دانووسانی لەگەڵ ئۆجەلانە
لە ڕێگەی سەرکردایەتی پەکەکە و دەوڵەتی تورکیاوە لە ڕێگەی پەیام و پەیامکاری و بابەتێکی قورس و ئالۆزە و ئێمە دەزانین هەستکردنی ئۆجەلان بۆ پەیامگەیاندن لە ڕێگەی جەنابی سەرۆک بارزانیەوە ئەمە بابەتێکە کە دەزانن سنگ و قورسایی سەرۆک بارزانی لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو ساحێب و وەکو ڕابەری گەلی کورد تەماشاکرێت و پرۆسەی سیاسی و هەر پرۆسەیەکی دیکە سەبارەت بە گەلی کورد دەبێت لە ڕێڕە و لە پەردەکانی جەنابی سەرۆک بارزانیەوە تێبپەڕێت چونکە ئێمە دەزانین هەستکردن بەو قۆناغێکی گرنگە و دەستبردن بۆ قۆناغێکی هەستیارە بۆیە ڕابەری نەتەوەی یان ڕابەری گەلی کورد سەرۆک بارزانی بە پشتبەستن بە پەیوەندی سیاسی و حکومداری لەگەڵ لایەنە سیاسیەکانی تەواوی کوردستان ئەم بابەتەی شرۆڤە کردووە و لەگەڵ دەوڵەتی تورکیا باسی کردووە و تەسیراتی ئەو لە ناوچەکە ڕۆڵێکی ئەرێنیە. بەڵێ پێتانوانێ بەشێکیشی بۆ گەڕێتەوە کە جیهان و بەتایبەت لەم پرۆسەیە تورکیا و پەکەکەش باشەوەیان زانیوە کە بڕاردەری یەکەم و ئەو کەسی کە لە هەرێمی کوردستانە پرسی پێەکرێت و گوێی لێگیرێت تەنها سەرۆک بارزانیە. ئێمە ئەزانین ئەگەر سیرکەین سەیری تاریخی بگەڕێنەوە بۆ 2024 سەرهەڵدانی ئەم پرۆسەیە لە سەردەستی دەوڵەت باخچەلی سەرۆکی حەزبێکی نەتەوە پەرست باس لە دەستخستنە ناو دەستی گەلی کورد و پرۆسەی ئاشتی ئەکات کە لە ڕێگەی مخاتەبەکردنەوە و تۆ سیر کە سەیری تاریخی ئۆپۆزیسیۆنی تورکیاش کە هەر لە دەم پارتیەوە کە ئەڵێ ئۆجەلان پیاوێکی گرنگە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستە لە ڕێگەی ئەوەوە کار بکرێت حەزبی وەکو جەهاپە کار لەسەرەوە کاتەڵێ لە ئەبێت ئەم پرۆسەیە لە ناو پەرلەمانی تورکیا یەکلا بکرێتەوە یونیدان ڕەفا ئەڵێ ئەم پرۆسەیە گرنگە بەڵام یەک پارچەی خاکی تورکیا بپارێزرێت هیچ قسەیەکیان نییە لەسەر دژایەتیکردنی ئەم پرۆسەیە و بە پێچەوانەوە ڕۆڵی سەرۆک بارزانی بە گرنگ ئەزانن و قسەی لەسەر ناکەن کە دژایەتی ئەم پرۆسەیە بکرێت بۆیە تەواوی چاوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر تا دوێنێ لەلایەن دەوڵەتانی داگیرکاری یان دەوڵەتانی ئەو وڵاتانەی کە کوردستانیان تێدا دابەشکراوە هەوڵیاندا بێ پرۆسەی مافی گەلی کورد بە کێشەیەکی نێوخۆیی ناوزەندە بکرێن لە 2010 ئەم پرۆسەیەکی هەنگاوێکی گەورەی بڕیوە لە سەردەستی جەنابی سەرۆک بارزانی ئەم پرۆسەیەکی گشتی جیهانیە بابەتێکە کە تەواوی دنیا کاری لەسەرکات و وڵاتانی زلهێز لەسەر مافی گەلی کورداتونەتە سەرخەت بۆی ئەم پرۆسەیە بۆ پرۆسەیەکی جیهانی مافی گەلی کورد پرۆسەیەکی جیهانیە و سنگ و قورسایی سەرۆک بارزانیش لە لای وڵاتانی دنیا گەڕانەوەیە بۆ بڕیاری کۆتایی سەرۆک بارزانی. دوو پرسیارەمەوە پێم خۆشە بە کورتی وەڵامان بیتەوە بۆی لەبەری کاتم زۆر کەم ماوە چەکدانان چ پەیامێکی تایە پێمان وانە گە هەڵەیە گەربی لەوە بکەینەوە کۆتاییەنانە بە پرسی کورد لە تورکیا پێمانەوە بەمادەم چەکەکان دارناتر پرسی کوردیش کۆتایی پێدێت لە تورکیا یان نەخێرەمە ڕێگە ڕاستەکەی و هەنگاونانە بەرەو پرۆسەی دیموکراسی. بە پێچەوانەوە پرۆسەی چەکدانان پرۆسەیەکە کە ئێستا لە تەواوی دنیا کاری لەسەرەکرێت ئێمە زانین ئەو حەزبە ئۆپۆزیسیۆنانەی کە بە تیرۆریش ناویان براوە لە لیستی تیرۆرستانی نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکا کە کاتێک دێنە پرۆسەی ئاشتی و دێنە پرۆسەی حکومڕانیەوە ناویان لە لیستی تیرۆر دەرەهێنرێت دڵنیان پەکەکەش یەکێکە لەوانە و ئەم پرۆسەیەکی زۆر گرنگە چونکە بۆ ئەم ڕۆی دنیا و جیهانی کاری پراکتیزەکردنی پرۆسەی ئاشتی و دیموکراسیکردن بە شێوەیەکی مۆدێرنە لە تەواوی دنیا ئێمە ئەزانین لە ڕێگەی پرۆسەی ئاشتی وەیە لە پرۆسەی دیموکراسیکردنەوەی دەنگ هەڵبڕین و بەدەسێنانی مافەکانی گەلەکان لە پەرلەمان و ژوورە قانونیەکانی دنیاە نەک پرۆسەی چەکداری. ئەم بە زۆر بە کورتی وەڵام بیتەوە پرۆسەی تەنها بۆ کورد و تورک گرنگیان بۆ جیهانیش گرنگە بابەتێکی جیهانیە ئەمڕۆ بینین تەواوی چاوەکان تەواوی میدیاکانی دنیا سیاسەتمەدارانی دنیا لەسەر ئەم پرۆسە گرنگە قساکەن چونکە بیرمان نەچێت دەوڵەتی تورکیا ئەندامی ناتوەیە و گەلی کوردیش هەڵسوڕێنەری پرۆسەی سیاسیە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ سوپاس ئەوکە بەڕێز سۆران خەڵەف شرۆفەکاری سیاسی لە ستۆدیۆ میانمان بوویت سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ.